خۆشەویستانم دووبارە سڵاوتان لێبێ ئەم ڕۆژ گەڕاینۆلاتان لە بەرنامەی کورسا تەندروستی لەگەڵتانە بەردەوامە بین بۆ باسکردنی کۆمەڵێک بابەت و کۆمەڵێک تەوەری زۆر گرنگ کە پەیوەندی هەیە بە ژیانی هەرێکێکمانەوە. ڕاستان سڵاو لێ سڵاو لێ ئەلەن تۆ چۆنی تەندروست زۆر سپاس بەزیابێ خۆ هەر باش بیت سڵاتان لێبێ خۆشەویستانم هیوادارم هەموو کات دڵخۆش و تەندروست باش بن. ئەم ئێوارەیەش لەگەڵ هاوکارم ئەلەن گەڕاینەوە خزمەتان بۆ بابەتێکی جیاواز و تەورەیەکی تازە و جیاوازتر بۆ کۆمەڵگەی خۆمان کە باز لە ئەندامێکی گرنگی ژیانی ڕۆژانەمانەکەین کە هەریەکە لە ئێمە بەکارێنێ بۆ هەر شتێک لە ژیانی ڕۆژانەمانەوە. جا هیوادارین ئەم ئێوارەیەش ببینەوە میوانێکی ڕۆحسووکی تری ماڵەکانتان. ئەلەن پێمان بڵێ ئەمڕۆ باسی چیەکەین؟ ئەمڕۆ باسی نەخۆشیەکانی چاوەکەین. لەگەڵمانە من تا کۆتایی بەرنامەکە چونکە ئەمڕۆ جیاواز لە بەرنامەکانی تر دوو میوانی زۆر خۆشەویست لەگەڵمان نابێ. چاو ئەو ئەندامەیە کە ئەکرێت ژیانی هەر کەسێکمان بگۆڕێت. چاو ئەو ئەندامەیە کە پەیوەندیە کۆمەڵایەتەکان دروستەکە. ئێمە بە چاو بڕیارەین کە هاوڕێیەتی کێیەکەین، بڕیارین کە لەگەڵ کێ قساکەین. سەرەتای دەستپێکنی هەر پەیوەندێک بێگومان چاو و بینینی ئەم سروشتە جوانە و ئەم دنیا جوان و ئەم ڕۆژانە و باران و بەفر و هەموو شتێک لە ڕێگەی چاوێ بۆیە لەگەڵمان نابن زۆر بابەتی جیاوازمان پێکە لەگەڵتانە باسی بکەین. جا هەواڵی یەکەمان بەداخەوە کە با هەواڵێکی ناخۆش دەست پێەکەین ئەویش دکتۆر دیار نەجیب کە پسپۆڕی نەخۆشیەکانی مێشک و دەمار بوو زۆر بەداخەوە کە شەوی ڕابردوو کۆچی دوایی کرد. جا دکتۆر دیار ماوەیەکی زۆر بوو لە حاڵەتی کۆمایە بوو و تووشی ئازار و نەخۆشی بوو لە بڕبڕەکانی ملیا و بەهۆی ئەمە نەشتەرگەری بۆ کراو. بەداخەوە کە دوای ئەنجامدانی نەشتەرگەریەکەی تووشی وەستانی دڵی کاتی بوو کە ئەمەش بەرەبەرە تەندروستی خراپتر کرد. بەڵێ جا دکتۆر دیاری کە لە دکتۆرە بەناوبانگەکانی شاری سلێمانی و تەنانەت بەڕێوبەری سنتەری ڕاوێژکاری دەستگای تەندروستی پێشمەرگەش بووە. جا ئەم دکتۆرە شۆڕشێکی زۆر گەورەی کردو کاتێک ئێمە لە نەخۆشیەکانیمانە پرسی چۆن کۆمەڵێ باسم لە نەخۆشەکانی وەرگر باسی ئەوانەکران خۆزگە هەموو دکتۆرێ وەکو ئەو بووە. ڕۆحی شاد بێ و هیوادارین خۆی گەورە لێ خۆش بێت و سەبووری خێزانەکەشی باتەوە بەدڵنیایەوە ئەو کاتێک کە شەڕی داعش هەبووە ئەم دکتۆرە شان بەشانی پێشمەرگەکان ڕۆڵێکی گرنگی هەبووە لە چارەسەرکردنی پێشمەرگەکانە لە بەرەکانی جەنگە بە هەمان شێوەی ئەوانیش ڕۆڵێکی گرنگی هەبووە لەگەڵیانە و ئەرکێکی گەورەی هەبووە و ئەرکێکی زۆر پیرۆزی هەبووە. بەڕاستی هەرخۆی ئەرکی پزیشکی ئەرکێکی پیرۆزە چجا بگاتەوەی کە تۆ چارەسەر بۆ پێشمەرگەکان و لە بەرەکانی جەنگە لەگەڵیان بیت و بتوانی چارەسەریان بۆ بکەیت. بەڕاستی ئەم دکتۆرە گەورەیەش ئەرکێکی زۆر گەورەی هەبوو ئەرکێکی زۆر پیرۆزی هەبوو و هیوادارین خۆی گەورە لی خۆش بێت و جێگەی بەهەش بێ. بەڕاستی ئەمە هەواڵێکی ناخۆش بوو کە ئێمە لە سەرەتای ئەم ڕۆیان پێمان گەشت. هیوادارین بۆ خۆیان خۆش بێت و خۆی گەورە سەبووری عایلەکان باتەوە ئینشاڵڵا. و جا دکتۆر دیارنەوەی مامۆستا عەبدولکەریمی مودەڕیسیشە و لێرەوە سەرخۆشی و پرسەی خۆمان ئاڕاستەی نەماڵە بە ڕێزەکانەکەین و داواکارین لە خوای مەزن کە ئەمە دوا ناخۆشیان بێت. جا بەگشتی ئێساش با دەستکەین بە تەوەری ئەمڕۆ. بەگشتی ئەلەن ئەمڕۆ باس لە چاوەکەینەوە خۆت ئاماژە و پێیا چاوێکەکە لە ئەندامە گرنگەکانی جەسەمان کە هەر با دوور نەڕۆین ئەم سروشتە جوانەی بەهارەی خۆمان هەیە کە ئەچین بۆ سەیرانگاکان هەر بە چاوی بینین ماشەڵڵای لێبێ هەتا چاو بڕکات ڕەنگی سەوزایی و ڕەنگی ئاو و شینی کاڵی ئاو و شینی ئاسمانی ئیتر چاومانە فرێنێت. جا ئەمڕۆ ئێمە باز لە تەندروستی چاوەکەین باز لەم ئەندامە گرنگاکەین کە ئەندامێکی زۆر گرنگە و بەبێ ئەو ژیانکردن زۆر ئەستەمە. پێش هەموو شتێ ئەڕۆینە لای هەواڵێک باز لە جۆرە دەرمانێکی جیاوازەکەین باز لە دەرمانێکی تایبەتەکەین کە لەگەڵ بەرەو پێشچوونی تەکنەلۆژیای پزیشکیا دۆزراوەتەوە. بە خۆشحاڵیەوە لەگەڵ بەرەو پێشچوونی تەکنەلۆژیای پزیشکیا زۆر و جۆرەها چارەسەری تازە و باشتر ئەدۆزرێتەوە بە بەراورد بە کۆن کە بۆ نمونە پێشتر لەوانەیە زیاتر پەنایان برد بێتە جۆرە جیاوازەکانی نەشتەرگەری. بەڵام ئێستا بە خۆشحاڵیەوە لەگەڵ بەرەو پێشچوونی ئەم تەکنەلۆژیای پزیشکیە جۆرە دەرمانێکی زۆر تازەتر ئەدۆزێتەوە. جا توێژەران لە توێژینەوەیکیان ئەنجامیاوە بۆ جۆرە دەرمانێکی تایبەت کە چارەسەری غودەی چاوەکە. غودەی چاو چییە؟ جۆرێکی هەوکردن و جۆرێکی هەڵئاوسانی چاوە کە هۆکارەکەیمان پێ بڵێ چیالەند. زۆر باشە. بەگشتی ئەم نەخۆشیە ئەبێتەوەی هەوکردن و هەڵئاوسانی چاو. جا بەگشتی ئەوەی کە پێشووتر هەتاوەکو ئەم دوایانە چارەسەری پێکراوە زۆر کات پەنابراوەتە بەر نەشتەرگەری.
بەڵام خۆشبەختانە لە ئێستا ئەم دەرمانە بە ناوی تێپرۆتومۆمە بدۆزراوەتەوە کە کاریگەریکی یەکجار گەورە کاتە سەر نیشانە و زیانەکانی کە بەر چاو و بەر شانەکانی چاو کەوتووە. جا کە توێژینەوە کراوە دەرکەوتووە ئەو کەسانی بە نمونە تووشی نەخۆشی غودەی چاو بوو بێت بەهۆیەوە چاوی هەڵاوسابێت تووشی هەوکردن بوو بێت و ئەم دەرمانە وای کردووە کە بە نزیکەی 2.82 میلیمەتر لە قەباری چای بچووک بێتەوە و بگەڕێتەوە بۆ نزیکەی باری ئاسایی خۆی و کە توێژینەوەکە ئەنجام درراوە دەرکەوتووە بە نزیکەی کاریگەری لەسەر لە 183 ئەو کەسانە دروست کردووە کە تووشی حاڵەتەکە بوون. ئەمەش پێشکەوتنێکی زۆر گەورە و وەکرێ لە داهاتوودا زیاتر پەرە بدرێ بەم چۆرە دڵنیایی و ئەنجامێکی دڵخۆشکەریشی هەبووە کە لە سایە هەشتا چارەخوازەکان سوودیان لەم جۆری دەرمانە بینیوە کە بۆ نمونە لە کۆن و لە پێشترە تاکە چارەسەر جۆرە جیاوازەکانی نەشتەرگەری بووە و نەشتەرگەریش هەر چۆنێک بێت بە بەنجی گشتی و بە سڕکردنی گشتی یاخود کاتی بێت یاخود خۆجەیی بێت هەر کامێکیان بێت بە دڵنیایەوە قورسترە و جیاوازە لەوەی کە تۆ بتوانی بە دەرمانێک چارەسەری خۆ بکەیت. هیوادارین ئەم دەرمانش بگات و لە سایاسە چارەسەری تەواوەتی کێشەکان و ئەم غودەی چاوەش بکات چونکە بەڕاستی ناخۆشە بۆ ئێمە بە نەشتەرگەری بتوانین چارەسەری ئەو کێشەی چاومان بکەین ئەلەند. جا ڕاستە بەشی یەکەمی بەرنامەکەمان تایبەت کردووە بە بابەتی نەشتەرگەری و جوانکاری چاو. بابزارین کە ئایا جوانکاری چاو تەنها جوانکاری یاخود ئەکرێت چارەسەر بێ بۆ کۆمەڵی گیر و گرفتی تەندروستی. جا بۆ ئەوەی کە زۆر بە وردی بچینە ناو ئەم بابەتەوە میوانداری زۆر بەڕێز دکتۆر مەیس ئایامان کردووە پسپۆڕی نەشتەرگەری و جوانکاری چاو. دکتۆرە گیان فەرموو. دکتۆر زۆر بەخێر تەندروستی زۆر خۆشحاڵم کە لەگەڵمانی. فەرموو بەخێر بێت یاخوا فەرموو. دکتۆرە سڵاو لێبێ. وعلیکم سلام. زۆر سپاس زۆر بەخێری. با لەوە دەست پێ بکەین کە ئایا کە باسی نەشتەرگەری و باسی جوانکاری چاوەکەین ئایا تەنها جوانکاریە یاخود چارەسەرە بۆ گیر و گرفتەکانی؟ سەرەتا خۆشحاڵ بووم لەگەڵتان بم. دووەم باسی نەشتەرگەری چاو ئۆکیلۆپلاستی بەعامەکەی نەشتەرگەری چاو یان جوانکاری چاو نەک بەس بۆ شکڵی چاوەکە بەڵکو بۆ شتەکانێکی تر وەکو چارەسەر بێت چونکە هەیە با بڵێن ها دەوروبەری چاو چاوریتیا بێت زۆر قورسبوون دروست دەکات لەسەر چاوەکە کە لای بێ نەخۆشەکە زۆر هەست بە استراحەت بکات. دووهەم حاڵەتەکانێکی تر با بڵێن ها شۆربوونەوەی پێڵ و چاو یەکلایەکە شتێکی زیکماکی با بڵێن کە مناڵەکە ناتوانانی بە جوانی سێری دنیا بکات و ڕۆژ بە ڕۆژ چاوی بەر و کستر بڕوات لەوانەیە ئەسڵەن تەمەڵیشە بێتەوە. زۆربەی حاڵەکان نەک بەس جوانکاری هەیە بۆ چارەسەریش. دکتۆرە باوترین نەشتەرگەریەکانی جوانکاری تایبەت بە چاوچین ئەوانی کە زۆر خەڵکان پەنای ئەبەنە بەر باوترین چارەسەرەکان و ئەو جوانکاریانە چین کە حالیان ئەو ئەم ماوەیە لەبەر جوانکاری ئەڕۆن زیاتر هەر با بڵێن شۆربوونەوەی پێست دەوروبەری چاو خەسەن پێڵ و سەرەوە یان کۆکردنەوەی بڵێن فاتە چوری لە پێڵ و خوارەوە یان پێڵ و سەرەوە بۆ ئەو شتانە عادەتەن لابن. هەیە هاالایەکی ترە بۆ چارەسەر با بڵێن وەکو شتێکی وتمان زیکماکیە بەڵام کەمترە زۆربیان بۆ جوانکاری ئەڕۆن. باشە دکتۆرە هەندێک حاڵەت هەیە کە کەسەکە تووشی شۆڕبوونەوە و داوەزینی پێڵووی چاوە بێت. جا کەسێک ڕووکاتە لای ئێوە تووشیم حاڵەتە بوو بێ چۆن چارەسەری بۆکەن؟ ئایا ڕاستەوخۆ پەنا ئەبرێتە بەر نەشتەرگەری یاخود ڕێگەی تر هەیە؟ غێر ئەبێ بزانین سەرەتا هیچی شتێک چونکە هەیە ئەسبابی زۆرە هەیە هۆکارەکانی جیاوازن هۆکارەکانی زۆرن هەیە هی بەس پێستە هەیە پێست و ماسوولکەیەک هەیە هی ئەو دەمارەیە کە ئەچێتەوە بۆ ماسوولکەکە ئیش ناکات فەبێ بزانین هیچی حاڵەتێک بێ باڵێن ئەگەر مشکلەی دەماری چاوی هەیە با بڵێن عەسەبی سێهم باش ئەو کاتی با بڵێن بێ چارەسەری ببێت دەمارەکە سەرەتا بزانین هیچ شەکرەیان نەخۆشەکانی مێشکیان شتێک چارەسەری بکەین لە خۆیەوە بەرزە بێتەوە نابێت هەموو کەیسەکان با بڵێن هەموو حاڵەتەکان یەکسەر عەمەلیاتیان بۆ بکەین. نەخۆشەکانێکی تر با بڵێن هی پێستە هی تەمەنە یان هەیە هی ویراسە ئەسڵەن پێستیان دۆزێک زیاترە و دابەزیوە ئەو کاتە لەوانەیان بەس ماسوولکەکانی هاشلە زۆرتون نییە ئێمە ئەو کاتە دەداخۆڵەکەی بە عەمەلیات.
دکتۆرە ئەنجامدانی ئەم نەشتەرگەریە چۆنە بۆ نمونە بە سڕکردنی گشتی ئەکرێ خود بە خۆجەیی و بە گشتی ئەنجامدانی نەشتەرگەرگە چۆنە؟ حسب حاڵەتەکە با بڵێن ئەگەر بەس پێستە و نەخۆشەکە ها ئەدڵتە تۆزێک تەمەنی هەیە 18 ساڵ و زیاترە یان بەتەمەنەوە طبعا لەژێر بەنجی مۆزعی ئەکرێت و بە ماوەیەکی زۆر کەم ئەگەر مناڵ بێت و پێڵ و چاویەکەکان دابزیوە ئێمە پێوترێت تۆسس ئەو کاتانە مەجبورین لەژێر بەنجی عامە و طبعا هەیە حاڵەتەکانێکی ترە معقدترە ئینشاءالله ئیستەپاسی ئەکەین ئەگەر مەجالتان هەبێت دانە بەدانە حسب حاڵەتەکان چارەسەر ئەکەین. زۆر باشە دکتۆرە لە کاتێکە ئەگەر بە نمونە هۆکاری ئەم گرفتە بە نمونە نەخۆشیەکی تر بێت ئەو کاتە بۆ چارەسەر پەنا ئەبەنە بەرەوەی کە پەیوەندیەک لەگەڵ دکتۆرێکی پسپۆری تایبەت بە نەخۆشیەکە ئەکید بازای حاڵات پێڵ و چاو ئەسڵان بە عکسەوە ڕاکێشێت بۆ سەرەوە هی نەخۆشی تایرۆیدە هی غودە فەبێ سەرەتا کۆنتترۆڵی نەخۆشەکە بکەین ئەینێرێنەوە بە دکتۆری خۆی هێناویە یان هی غودەی خۆی دوای ئەوە خۆی کۆنتترۆلی بۆ ئەکات لەوانەیە ئەسڵان باش ببێت ئەو سێت لە حدێک ئەو کاتە لەوانەیە پێویستی بە عملیات هەبێت اینجا ئێمە تەداخڵەکەین. بڵێ دکتۆرە ئەگەر تۆزە باسی ئەم غودەی چاوەمان بۆ بکەی هۆکارەکانی چییە و ماکەکانی توشببوونیشی چی ئەگەر کەسێک پشتگوێی بخات ئایا ئەگەری هەیە مەترسی لە دەزانی بینایی بۆ دروست بێت؟ بەڵێ ئێمە دوو نوعی مەشاکلی غودەمان هەیە هایپۆ و هایپۆتایرۆیدزم کە نەخۆشەکە هورمۆناتی کەمە یان هایپەرتایرۆیدزم زۆرە کە نەخۆشەکان تایرۆیدی کەمە غودەکەی کەمە ئەو کاتە هیچ ناکات بۆ زۆر مەشاکل بەس لەوانەیە ئاوساوی لەش و پێڵ و چاوی سەرەوە خوارە و دەوروبەری چاو با بڵێن بەڵام هایپەر زیاتر خراپە کە ئەکتیڤە غودەکەی ئەو کاتە لەوانەیە طبعا هەر ستەیجمان هەیە مەرحەلەی 1 و 2 و 3 باسی مەرحەلەی یەکەکەین هیچ زۆربەی شت ناکات زۆر بەڵام مەرحەلەی 2 و 3 یەکەم عادەتەن چاو تۆزێکێتەوە بۆ دەرەوە دوو هەم زەختەکاتەوە لەسەر دەماری چاو لە پشتەوە ماسوولکەکانی دەوروبەری چاو تۆزێک ها زۆر جوان ئیش ناکات و پێڵ و چاویش ڕاکێشێت بۆ سەرەوە و طبعا چاویش تۆپەی چاو ناچێتەوە بۆ خوارەوە زۆر ئەو شتانە طبعا وشکبوونی گلێنەی چاومان هەیە طبعا 3 جۆری عملیاتمان هەیە ئەبێ طبعا چاو کە هاتوتەوە بۆ دەرەوە بێت ڕایکێشین بۆ دواوە دوو هەم ئەگەر چاو چکە ماسوولکەکان کێشەی هەیە لەوانەیە خێلبوون دروست بێت ئەبێ ئەوەش چارەسەر بکەین ئەنجا بینەوە بۆ پێڵ و چاوە ئەبێ هەردووکان عدل بێت تا چاو بێت جوانی داخرێت تا شکبوونی گلێنەی چاو دروست نەبێت. دکتۆر ئەگەر حاڵەتێکە بێ بە نمونە تووشی ئەم گرفتە بوو بێت و بۆ ماوەیەکی زۆر چارەسەری نەکرده بێت چی لەیەکەوێت و مەترسیەکانی چین؟ طبعا کەوتمان ئەو 3 شتە خەتەرە یەکەم گلێنەی چاو وشک بێت چونکە چاو هاتێتەوە بۆ دەرەوە و شەوان جوان چاویان داناخرێت کە گلێنەی چاوشک بێت ئەوە هەمووی نابینێت باشە سپیە بێتەوە دوو هەم کە وتمان عەزەلەکانی جوان ناجوڵێت ماسوولکەکان بۆیە خێلبوون دروست بێت خێلبوونیش ئەسڵان یان هەر دەبڵ ڤژنەکات یعنی شت ئەبێتەوە بەدوان یان تەمەڵبوون دروست دەکات ئەگەر چارەسەری نەکرا سێهەم کە زەختەکاتان چاو بێتەوە بۆ دەرەوە فەدەماری چاو لە پشتەوە تووشی پرەژەر بێتەوە لەسەر دەماری چاو بۆ حالەتە سیستبوونی دەمار چاو دروست ببێت ئەو 3 شتە کە خاڵەکانی مەترسی پا بڵێن. بەڵێ دکتۆر باسی تێکچوونی ئاستی ماسوولکەکان و باسی خێلی چاویشت کرد ئەگەر باسێک لەوە بکەین ئەکرێ بە بۆتۆکس ئەم خێلیە و ئەم تێکچوونی ئاستی ماسوولکەی چاوانە چارەسەر بکرێت و بە نەشتەرگەری چارەسەری نەکەین؟ ئەکرێت بەڵێ بەڵام بۆتۆکس عادەتەن خۆتان نەزانن ینی کەم بۆ ماوەیەکی 2 یان 3 مانگ باشە کاتی با بڵێن بالضبط فهەیە ها بازای جار تێستێکەین بزانین ها ئەکرێت یان نابێتە نەخۆشەکە بە دەبڵ ڤژن بە دووشتە ئەو کاتە لەوانەیە بۆتۆکسیان بۆ ئەکەین اینجا هەیە مشکلێکی ترە ئیسە مادام پاسی ئۆکیلۆپلاستیمان کردووە هی جوانکاری چاوە هەیە بۆتۆکسیش ئەکەن بەڵام یەک پێڵ و چاو لە جاتی ئەو کە بەرز بێت یان شل بێت حرەکەکەی تۆزێکدا بەزێت بۆ خوارە ئەو کاتە با بڵێن مەجبورین ئێمە بە نەخۆشەکە بڵێن چاوەرێک بکە تقریبان بۆ 2 مانگێکی تر تا مەفعولی بۆتۆکسەکە بڕوات و پێڵ و چاو ئەسڵەن ئەچێتەوە شوێنی خۆی یعنی ئەو حاڵەتە پێویست بە عملیات ناکات فۆتۆکس هەیە لە دوولا هەیە وەکو چارەسەر هەیە مشکلات دروست دەکاتەوە. زۆر باشە دکتۆرە با کەمێک باسی خێلبوونی چاو بکەین و دواتر ئەچینە لای ئەو ڕسمانەی کە دامانەوە بووی بۆ بینەرانی بخێنە ڕوو خێلبوونی چاو هۆکارەکەی چییە و چۆن مامەڵەی لەگەڵاکەن؟ خێلبوونەکانی چاو ئەبێ بزانی هەمانە ئوفوقی و هەمانە عامودی ئوفوقی هەیە ئەچێتەوە چاو بۆ دەرەوە یان بۆ ناوە بالضبط عامودی هەیە بۆ سەرەوە بۆ خوارەوە
طبعا حاڵەتەکان شەرت نییە هەموو حاڵەتەکان پێویست بە عملیاتە بێ سەرەتا نەخۆشەکە ببینین بزانین هیچی شتێک تووشی خێلبوون بوو ئایا مشکلەی دەماری چاوی هەیە چونکە خۆمان نەزانی دەمارەکان حرەکەی ماسوولکەکانی چاوەکان ئەگەر مشکلەی دەماری هەیە ئەبێ بزانین هی حادسەیە هی ڤایرۆسە هی سیگماکیان مشکلەیەکی ترە ئەو کاتانە لەوانەیە پێویست بە عملیات ناکاتیان دووهەم مشکلەی ماسوولکەکان ئەگەر مشکلەی هەیە یەکێکان ڕاکێشاوەیەکی ترشلە ئەبێ خۆمان تەداخڵ بکەین بە عملیات ڕاست بکەینەوە سێهەم هەیە هی گزبوونی چاوە ئێمەڵێن ئەکۆمۆدتیڤ یعنی نەخۆشەکە بەس چاوی کزە بۆیە چاوی زۆربەی مناڵە چێتەوە چاوی بۆ ناوە ئەو حاڵەتەم عملیاتیان بۆ ناکەین ئەو حاڵەتە عینەکەیان بۆ دروستەکەین و ها ببینین بزانین چۆنە فحسب حاڵەتەکە ئێمە چارەسەریان عینەکەی بۆ دروستەکرێت لەو حاڵەتە عینەک چارەسەر یەکە یاخود هەر هاوکاری بینین یەکە نەخۆشەکە چاوی خێلە بەڵام کە عینەک بەکاربێنێت تێکسەر چاوی عەدلە بێتەوە بۆ چونکە چاوی زۆر کزە عەدلە بێتەوە ئێمە هەر ببینین بەس بزانین چۆنە ئەو حاڵەتە هەر هیچ پێویست بە عملیات ناکات بەڵێ دکتۆرە یەک شتیکە هەیە لە نێوان دایک و باوکانە ئەم پرسیارە زۆر باوە ئەڵێن مناڵەکەم بۆ ماوەیە کە تووشی خێلی چاو بووە ئایاکرێ ئەم خێلی چاوە کاتی بێت و دواتر باشتر بێتەوە بۆ ماوەیەکیکە باڵێ هەمانە تێمپۆرەری هەمانە بەردەوام یان هەمانە کاتی و هەمانە بەردەوام هەیە کاتی ئەڵێ مناڵەکە کە تەرکیز دەکات هیچ عیبی نییە بەڵام کە خەیاڵی ئەروات تۆزێک چاوی ئەچێتەوە بۆ دەرەوە باش ئەمە خێلبوونی کاتی پێوترێ ئەو مەرحەلە ئەبێ بزانی سەبەبەکە چێنەوەکو چاوی کیزە تەرکیزی کەمە پێویست بە عینەکیانایان هەر شلبوونی هەیە ئەو بەس ببینی یەکسەر تەداخڵ ناکەین بەڵام کە بوو بە دائیمی ئەو کاتە مەجبور عملیاتیان بۆ ئەکەین و خاصەن بۆ مناڵ چونکە ئێمە عادەتەن حەز ناکەین مناڵەکە چاوی خێل بێت چونکە ئەو چاوە مێشکی پێ نابینێت بەکار ناهێنێت تەمەڵە بێتەوە ڕۆژ بە ڕۆژ ڕاستە جا دکتۆرە بەگشتی چۆن دایک و باوکێک بزانێت کە مناڵەکەی پێویستی بەم چارەسەر هەیە ئایا هیچ ڕێگەیەکەیە کە بە نمونە ئەگەر سەیری بکە یاخود تاقیکردنەوە شتێکی بۆ بکات تا بزانێت پێویستە مناڵە چارەسەری خێلەکەی بە پەلەوە بکرێت بەڵێ خۆشبەختیە کە دایک و باوکی ئەم زمانە زۆر وریان لەخوا بەزیا بێت زوو ملاحەزەیان ناکەین طبعا ئێمەش پیانەڵێن هەم 6 مانگ یەکسەر قرار مەبەن کە مناڵ تەرکیزی نییە بەڵام دوای 6 مانگ ئەگەر هەستان کرد مناڵەکەتان تۆزێک چاوی خێلە کێشەی هەیە یان زۆر تەرکیزی نییە لەسەر شتەکان یان خۆیان بەعالی هەیەە چاوکیزی ها برای گەورەکەی خوشکی گەورەکەیان دایک و باوک زووتر بهێنن بۆ دکتۆر باشترە عەلەقەل بۆ دڵنیا بوونە و ئێمەش پیان بڵێن ئەگەر پێویستیان بەشت هەیە یاننا زۆر باشە جا دکتۆرە با بەگشتی سابینە لە وێنەکانمان با لەسەر وێنەکان کۆمەڵێک بابەتی تر بۆ بینەران ڕوون بکەینەوە ئەگەر هاوکارانم هاوکاری مام بکەن دکتۆرە ئەم حاڵەتە چییە ئەمەی کە ئێستای بینین لەسەر شاشەکە بەڵێ ئەو حالەتێکی زۆر کامە حالەتی کێرێرە کە ئەو نەخۆشیە تەمەنی 20 ساڵە 20 ساڵە ئەڵێ لت کۆلۆبۆمە ئەسڵان کە بوو لە دایک بووە پێڵ و سەرەوەی نییە بە هەردووکیان باش ئەو بەحساب چاوی ڕاستی عملیاتی بۆ کراوە لە دەرەوەی وڵاتە بەڵام هەر چاوی داناخرێت چاوی ڕاستی ئەسڵان پێڵ و چاوی نییە و چاوی جوان داناخرێت طبعا ئەمە کێشەیە زۆر چونکە یەکەم گلێنەی چاوش کە بێتەوە ئەسڵان نەخۆش دوای ئەوەرور دووردە نابینێت باش ئەم عملیاتم بۆ کردبوو ئەو نەخۆشە چیمان بۆ کردبوو عملیاتەکەی کاتلەر بیردە کە هەر شتێکی زۆردە لە پێڵ و خوارەوە ئەبێ فلابیان بۆ بکەین وەکو تەرقیعە بۆ ماوەی 2 مانگە چاویدا ئەخرێت ئەو فلابە لە پێشی خوارەوە بۆ پێشی سەرەوە بەستمانە تا 2 مانگ بۆچی یەکسەر نەمان بڕی چونکە دەمارەکان ئەبێ جوان شوێنی خۆی بگرێتەوە دوای 2 مانگ سپریشنمان کرد هەر جیامان کردبوو بزەبت تا پێڵ و سەرەوە ئێستا بە جوانی دروست ببوو نەخۆشەکە ئەگەر ڕسمێکی ترداندانەوە جوان ئەتوانی چاوی داخات لەمەی تریانە دیارە دکتۆرە لێرە بە تەواوی توانیوێتی چاویدا باڵێ دوای 20 ساڵ ئەنجا چاویدا ئەخرات ڕاستەخوا بەزیاد دکتۆرە هۆکارەکەی چییە ئەمە هۆکاری ئەم حاڵەتە دەگمەنە چییە بۆچی ئەمە تووشی کەسەکانە بێت ئەو کەبوو لە دایک بۆی کە لە تشەوهاتی خوڵقی کەبوو لە دایک بۆ وایە دایک و باوکی وانە بەڵام هەر با بڵێن هەر هەیە تشەوی خوڵقی لە دڵە لە پەنجە یان شتێک ئەمە ئەسڵان بۆ لە دایک بۆ پێڵ و چاوینە نەخۆشەکە ئیسا ئەو نەخۆشە حساب ناکەین وەکو جوانکاری وەکو چارەسەر چارەسەرێک زۆر باشە دکتۆرە وێنەی دووەمان ئەم وێنەیە ئەمە حاڵەتی خێلیە وایە باڵێ ئەو خێلبوونی چاوە وێنەی یەکەم ئەوی سەرەوە پێش عملیاتە وێنەی دووەم دوای عملیاتە ئەو نەخۆشە چاوی حاوەلی یان خێلبوونی ئوفقی هەیە کە بەرو دەرەوە ئەروات چاوی ڕاستی دوای عملیاتە چاوی
هێناومە شوێنی خۆیەتی و ئیسە نەخۆشەکە بە هەردوو چاو سێ دکتۆر ئەم نەشتەرگەری هەتاوەکو لە تەمەنێکی کورتترا تەمەنێکی کەمترا بگرێ ئەگەری سەرکەوتنی زیاتر یاخود پەیوەندی هەیە بە تەمەنەوە ئەگەر بەردەوام ینی نەخۆشەکە بەس بە یەک چاو سێرەکات ئەوی تر هیچ بەکار ناهێنێت باشترە کە زووتر بهێنی بە شوێنی خۆی چکە ئەو چاوە لە دەست ئەروات حیفیانی تەمەڵە بێتەوە بەڵام هەیە نەخۆش جارێک بەم چاوە سێرەکات جارێک بەم چاوە سێرەکات ئەلتەرنەیتینگ ئەو کاتە ئەو نەخۆشیە قەینا بە هەردوو چاو کێشەی هەیە بەڵام لای خۆمان باشترە چونکە هەردوو چاو بەکارە هێنێت فأو حالة أتوانين حسب نخوشك أتواني عملياتي بوكين بلام شرط نية هر ضرورة يعني يكسر بيانا كين بله دكتور أجر باسي كيسي سيم كين أم وينيان جورا جواستره و أجر بومان باسكي أم چارة سريان جورا چارة سريك و چي بوكرا أم نخوشة أو سويني أمش زور كما أم حالة براستي أو من على كبولة دايك بوسة 8 صالة كبولة دايك بوا أصلا ريزي دوم لبرجانة كاني هي بوناو أروات بوي من على كان يتواني تشاوي بكاته وبطاوتي يعني بردوم هروا سيركات بحال ناتواني تشاوي بكاته شوكا طبعا برشاوي أشقد برجانة كاني فما أنا بيش عمليات بيني ريزك بودرو ريزك كتيريش بوناو برشاوي أشقد ودواي عمليات هر إشي وردي أبد بجواني عملياتك بيلو شاو طبعا سرو خوارا هردو كان كردم بلتك لتكي دروا هر أمنيتوا بلام أويناو لا مان بردوا ولخوا بزيابت بنالا كيس اتواني هر بشاوي بكاته وسير دنيا بكات زور باشە دکتۆرە تا چەندێک ئەم حاڵەتانە هەیە و ئەم حاڵەتانە باوەکە بە نمونە نەشتەرگەریکی وا دەگمەن بکرێ و لای خۆمان تا چەندێک پێشکەوتن هەیە کە بتوانێت ئەم حاڵەتانە هەم چارەسەر بگری و هەم پێویست نەگان نەخۆشەکە بچێتە دەروی وڵات است أم حالتنا حتى لو هي بكمي بزوري أما الأخوة بالزيابت بخوينديني وردو يعني علما الأخوة بالزيابت زور باشتر بولا كردستانا بيويس ما زورني أنا خوشة كان بشيته وبدروي ولاته شو كل أخوة بالزيابت أو حالتنا كأنك إسنادرن بلام أكريت يعني أو نخوشة كوتن بدروي ولات شو بلام زور نجاحاتي نهينا وتشاوي راسي وجوادان أخريت أو كردي لا كردستان الأخوة بالزيابت زۆر باشە و جیهازی پێشکەوتوشمان هەیە کە لەخوا بەزیابێت نەجاحاتە هێنێت و نەخۆش ئیسیفادە لێ ئەکات. دکتۆرە وەک زانیاری بەڕێستانە چاوێکەکە لە ئەندامە هەرە هەستیار و گرنگەکانی مرۆڤ جا بەدڵنیایەوە هەر پڕێتی لە یەک دنیا دەمار و یەک دنیا مولولەی تایبەت بەخۆی کە هەر دەستکاریکردنێکی بەدڵنیایەوە چارەسەرێکی و یعنی پسپۆریەکی تایبەت بەخۆی ئەوێت لە دوای ئەنجامدانی ئەم نەشتەرگەریانە هیچ نەخۆشێک هەبووە بۆ نمونە زیانی پێ بگات یاخود بۆ نمونە دوای ئەنجامدانی نەشتەرگەرەکە چاوی زیانی پێگان بێ نابینایی تووشی بینایی لە دەستیاب یاخود تووشی حاڵتێکی جیاواز بوو بێ لە دوای نەشتەرگەرەکە بەڵێ عادەتەن ئەو عملیاتە بۆ دەرەوەی تۆپەی چاو با بڵێن فە زۆر زیانی نییە لەسەر تۆپەی چاویان بینین هەیە بەڵام هەیەشت با بڵێن وەکو هامەشاکل بەڵام دوای ئەوە ئەگەر ئێهمال بکرێت یان زۆر ببێت لەوانەیە نەخۆشەکە بینینی کز بێت ئێمە ببینین ئەم ئەو لە عملیاتەکان یان بەڕاستی یعنی لای دکتۆرێکی پسپۆری وردی نییە بە شتانە گرفتەکان دروست بێت با بڵێن هەیە ئەیبرن لە پێستەکانی سەرەوەیان خوارە و زۆریش ئەبرن چاو جوان داناخرێت یان ماسولکەکانیان دەمارەکان زۆر جوان ئیش ناکات دوای عملیات بۆی ئێمە ئەڵێن باشترە کە دکتۆرێکی شارەزا بێت و خاصەتەن هیچ چاو دکتۆری چاو بەڕاستی یعنی ڕێزمان هەیە لەگەڵ هەموو دکتۆرەکانێکی تر بەڵام چاو شتێکی وردی هەیە دەمارەکان هەر ئەبێ کەسێک بەس بزانی لە شتانەیە دەمارەکان ماسولکەکان شت ئەبێ زۆر ورد بین یعنی ئێستا کە ببینن هەر برینە ئێمە ناڵێن بەس برینە یعنی تەبقە ئەبێ زۆر بە جوانی جیاب بکەین تا بتوانین چارەسەری بکەین. زۆر باشە سپاس بۆ دکتۆرە مەیس کە ئەمەوارێ لەگەڵمانە بووی بەرنامەکەمانێ زۆر جوان کرد بەگشتی تەوەری یەکەمی بەرنامەکەمان کۆتایی هات لەگەڵمانە بمێنەوە وچانێکی کوردوەرەگرین و بە کۆمەڵک بابەتی تر ئەگەڕێنەوە لاتەن سپاس. دووبارە سڵتان لەبێ ئەزیزانم لە بڕگەی دووەمەوە هاتینەوە خزمەتان جا بە ئەو کۆمەڵێ بابەت و بڕگەی جیاوازتر یەکەمیشیان باز لە هەواڵێکی تایبەتەکەین کە بەڕاستی لە ئێسەیە زۆ پێویستمانە ئەم توێژینەوەیە کراوە توێژینەوەیەکی زۆ بەسوودە بۆ ئێستا بۆچی چونکە لە وەرزی بەهارین
بەگشتی ئێمە سەردانی ئەم کللتور و ئەم کللتورە جوانەی خۆمان کە ئەچین بۆ سەیرانگاکان بۆ ئەم دەشت و دەرە جوانەی خۆمان بەدڵنیایەوە کە ئەچین بۆ ئەوێ سەر چیەکەین چێش بەدار لێ ئەنین ئاگرەکەینەوە و دارەهێنین و چێشتی دار و برژاندن تامێکی تایبەتی خۆی هەیە. ئەنجا ئەم توێژینەوەیە کراوە لە یەکێک لە زانکۆکانی ئوسترالیا. باسی لەوە کردووە کاتێک کە ڕاستەوخۆ لەبەر ئاگرێکا دائەنیشیت و لەبەر سووتان و دووکەڵی دارێکە دائەنیشیت کاتێ دارەکە ئەسووتێ دووکەڵێکی هەیە دووکەڵەکەیەت بۆ دەم و چاوە ئەمە بەدڵنیەوە زیان ئەگەێنێ بە چاومان و زیان ئەگەێنێ بە چینێکی چاومان کە چینی فیلمی فرمێسکی چاومانە کە ئەم چینە چاومان ئەهێڵێتەوە بە شێداری بەدڵنیایەوە و هەر خۆشمان ئەتوانین خیبری ئەو شتە بکەین و بتوانین کاتێ بۆ نمونە ئەچینە سەیرانگاکانەوە ئەگەر بۆ نمونە ئەگەر بکەیتەوە لە بەردەم ئاگرەکە دانیشە بۆ ماوەیەک ئەگەر دووکەڵەکە بێتە لای چاوتەوە ناتوانانی چاوە بکەیتەوە چاوداقیتەوە کۆمەڵە فرمەسک بە چاو تایەتە خوارەوە بەدڵنیایەوە هۆکارەکەی ئەم دووکەڵەیە و زیان بە چاومانەگەێنێت جا ئەم توێژینەوەیە لە یەکێک لە زانکۆکانی ئوسترالیا باز لەوەکە ئەلەن زیاتر بۆ مامدوو لەسەر تۆژینەوەکە بزانین زۆر باشە جا توێژینەوەکە هی زانکۆی نیو ساوس وێلزی ئوسترالیایە کە ئاماژە بەوە کات کاتێک کە بۆ ماوەیەکی زۆر و بە بەردەوامی ئەم دووکەڵە بەرچاوەکەوێت بەدەر لەوەی کە تووشی سووربوونەوە و کزانەوەی ئەکات تووشی هەڵ ئاوسان و هەوکردن و هەروەها مەترسی وشک بوونەوەش لەسەر چاوەکان زیاد ڕاست جا بۆ ئەم توێژینەوەی ئەوان هەسان پشکنیان بۆ نزیکەی 18 چارەخواز کرد کە کەسانی ئاسایی بوون هاتن فرمێسکی هەری سەرەتا پێشووی فرمێسکیان وەرگرن بێگومان هەمویانیان لە ژوورێکە کۆ کردەوە کە بەدەست کرد یاخود خۆیان دووکەڵی ئاگریداریان تێکرد کاتێک بۆ ماوەیەکی زۆر ئەمانمانەوە لەو ژوورەیە دواتر فرمێسی هەرێکی شانیان وەرگرت و پشکنیان بۆ کرد سەرنجیانیا کە ڕێژەی هەوکردنی شتیایە زۆر زۆر بەرزە و ئەمە ژەگەڕێتەوە بۆی کە کاتێک ئەو دووکەڵە بەردەوام بەرچاوەکەوێت ڕاستەوخۆ بەرگری جەستە چالاگە بێت بۆی کە پارێزگاری لە چاوەکان بکات جا لەمەوە بۆمان دەرەکەوێت کە ئێمە کاتێکە چینە سەیران و بەهارە و خواردن لێ ئەنێن و خواردن نەبرژێنین گرنگە کە پارێزگاری لە چاوەکانمان بکەین ئەو دووکەڵە تەنها مەترسی لەسەر سیەکان و لەسەر دڵ نییە وەکو مەترسی لەسەر چاوەکانیش ڕاست ئەلەن بەدڵنیەوە جا هیوادارم هەموو هاوڵاتیان بتوانن ڕێکارەکانی خۆپارێزی بگرنە بەر یاخود دوور بن لێەوە مەنجڵەکە بخەنە سەر ئاگرەکەت و خۆتان بچۆن لە دوورەوە دانیشن چونکە بەڕاستی چێشتی سەر ئاگر تامێکی تایبەتی خۆی هەیە ناتوانین نیکەین بەڵام بە خۆپارێزی تایبەت بە خۆمان کە من خۆم زۆر تووشمە بێکە خەریکی برژان و ئاگرکردنەوە بم ئەگەر بنمونە لە لای لەم لای دارەکەەوە بۆ سند دووکەڵەکەم بۆیێت کە ئێمە ئەو لاشۆ دیسان هەر دووکەڵەکەڵێ زۆر باشە جا لەگەڵتان بەردەوامە بین لە کۆمەڵێک بابەتی تری زۆر گرنگ کۆمەڵێک تەوەری زۆر گرنگ بۆ ئەوەی کە بە وردی بچینە ناو نەخۆشیەکانی چاوە میوانداری زۆر بەڕێز دکتۆر بەختیار قادر جافمان کردووە پسپۆری نەشتەرگەری و نەخۆشیەکانی چاو دکتۆر زۆر بەخێربێ زۆر بەخێربێ دکتۆر گیان بەخێر بێت دکتۆر دووبارە سڵاو لێبێ و گەورە کردین زۆر سوپاس خۆتان گەورن با لەوە دەست پێ بکەین کە هەوکردنی چاو چییە دکتۆر چۆن کەسێک تووشی هەوکردنی چاوە بێت کاڵێن هەوکردنی چاو لەو شە ئینگلیزیەکانە تەوان ئینفلامیشنمان هەیە لەگەڵ ئینفێکشنە بەڵێ هەموو هەوکردنێکی چاو سووربوونەوە دروستەکە یعنی ئەو سووربوونانەی لە چاوە هەیە لەوانەیە بەهۆی حساسیەتێکەوە بێ یا لەوانەیە بەهۆی میکرۆبێکەوە بێ ئەم میکرۆبانش لەوانەیە ڤایرۆس بێ وەکو ینی زۆربەی حاڵەتەکان وەکو چۆن زۆربەی هەڵامەتەکان ڤایرۆسن مەسەلەن بە هەمان شێوە لە هەمویان باوتر لەوانەیە ڤایرۆس بێ کە ئەمە زۆر ئەگوازێتەوە لە کەسێکەوە بۆ کەسێکی ترەوە بە بۆنەی کۆنتاکت و ئەوانەوە و زۆر دەست لە چاودانەوە شتانەوە هەوکردنی بەکتریشمان هەیە ئەمە بەکتریایە بە چاوەکە ڕیپۆقەکە مەسەلەن بەیانیان ئەنووسێ بەیەکە وە هەروەها جۆری تریش هەیە کە ئەوانە کەمتر باون کەواتە هەوکردن زیاتر ئەتوانین بڵێنیان زیاتر لە ئەنجامی میکرۆبەکانەوەی یان لە ئەنجامی جۆرێک لە حساسیت یان جۆرێک لە دژەتەن کە ئەچێتە چاوەکە و
تێکێدا. بەڵێ دکتۆر بەگشتی چارەسەری ئەم هەوکردنە چییە؟ هاوڵاتیان خۆپارێزێکی سەرەتاییان هەیە بۆی بیگرنە بەر تووشی ئەم حاڵەتە نەبن، یاخود بۆ نمونە بڵێ چاوەکانیان پاک بشۆن، یاخود هەنێ ڕێکاری خۆپارێزی تر هەیە بۆ ئەوی تووشی نەبن، یاخود ئەگەر تووشی بوون دوای ئەوە چی بکەن و چارەسەری چییە؟ خۆپاراستن تەبعاً باشترە لە چارەسەر بەدڵنیایەوە وەکو چۆن لە با بڵێن ئێمە لە خۆراکە ئاڵێن پێشەوەی کە این بینەمێ لایفستایلمان بگۆڕین بۆ چاویش لایفستایلێکی تایبەتی خۆی هەیە. کۆمەڵێ خۆی باشت هەبێ لە خۆ خراپەکان بە دووربی. یەکە لەو خۆ خراپانە چاو خوراندنە، یەکێک لەوانە کەوتت پاک و خاوێنی پێڵەن هایجین یان لید هایجین، چونکە یعنی سپێنە و ڕۆشێنی چاو ڕووپۆشی چاو ئەمانە وەکو بەشێکی داخلی ناو جەستەمانوان، یان تەنیا لە ناو چاوە ئێمە ئەم ڕووپۆشەمان هەیە، ئەم شوێنە ناسکەمان هەیە کە بەردەوام بە دەرەوەی، ینی بۆ نمونە ناودەم ناولوت زۆر ئەو ئەکسپۆژەرایان نییە، ئەو بەرکەوتنیان نییە، بەڵام ئێمە پێڵوەکانمان زۆربەی کات ئەبێ کراوە بێ و بە تایبەتی کە ئێستا ئەم شاشانەش هاتووە و تۆ تەرکیزەکەی و ئەوانەی ڤیدۆ گەیم و شتانەکەن، ینی سیرەکەی زۆر چاویان بەکراوەی ئەهێڵنەوە و چاوتروکانێکی کە ئێمە لە ماوەی 20 چاوتروکانمان هەیە بەبێەوەی خۆمان ئاگامان لێبێ لە دەقەیەکە سیرەکەی ئەمانە کەمە بێتەوە. کەواتە ئەو خۆ باشانەی کە بیکەین بۆ خۆپارێزی ئەوەیە مەسەلەن زۆر چاوتروکانە، تۆزە دوورکەوتنەوەی لە شاشە و شتەکانە، کەمکردنەوەی ڕووناکیەکانە بەتایبەت ڕووناکی ڕاستەوخۆ، بەکارهێنانی چاویلکێ بۆ خۆر تیشکی خۆر مەسەلەن خۆپاراستنە، چاو نەخوراننە و هەروەها هەر کاتێک کاستت کرد چاو نەئاساییە هەستەکەی ئەخورێ سوورە بێتەوە ئازاری هەیە گرەیەکە، یانی ئەم شتانت هەیە پێویستە ئێهمالی نەکەی، یان بۆ نمونەوەکو شێوەیەکی کاتی فرمێسکێکی دەستکرد بۆ پاکردنەوە و شێدارکردنەوەی چاو بەکاربێنی بۆ چەند ڕۆژێکی کەم ئەگەر چارەسەر نەبوو یان ئەگەر بینینت خراپ بووە بێ زۆر بە خێرایی سەردانی پزیشکی پسپۆڕکی. زۆر باشە دکتۆر، ئەگەر کەسێک تووشی هەوکردنی چاو بێت و چارەسەری نەکات و ماوێکی زۆری بەسەرا بڕوا ماکەکانی چین و چی لێەکەوێتەوە؟ خۆی لە ڕاستەیە وەکو ئەوەی پێش ئێوە باستان کردوتان فرمێسک جۆرێک لە ئەنتیبەکتریایتیایە، جۆرێک لە مەناعیتیایە، لەوانەیە لە هەندێک لەو هەوکردانە ماوەیەک بخایەنێ ئەگەر بەسیت و ئاسان بێ خۆی چاک ببێتەوە، بەڵام لەوانەش ئەگەر چاک نەبێتەوە دوایی شوێنەکەی بەتایبەت ئەگەر بچێتە سەر ڕەشێنەی چاو یان بڵاو بێتەوە بە پەردەکانی چواردەوری چاویان ئۆربیت و مەحجەر بگرێ و زیا بکە. یعنی هەندێک جار ئەو ماکانە دروستە بێت، لەوانەشە وەکوتمان هەندێک حاڵەت هەیە ینی خۆی بەرەبەرە سایکڵێکی هەیە و ئەگەر تۆ مەناعەت باش بێ، خۆراکت باش بێ، ئەو لایفستایلەکانت باش بێ، هەندێک لەو حاڵەتە بەسیتانە لەوانەی خۆی چاک ببنەوە، بەڵام ئەگەر چاک نەبووە بۆ نمونەوەی کە ڤایرۆسە لەوانەیە قورحە لە چاوەکەی دروست بکە، ئەین چاوی لەوانەیە ببەتانە، لەوانەیە هەموو ڕووپۆشەکەی بریندار بکە. باش دکتۆر، ئەگەر باسێکی ئەو بکەین هەنێک لە هاوڵاتیان کردویانە بەڕۆتین کە جۆرێک لە قەترەی پاکەرەوەی چاو بەکارێنن، ئەم قەترەی پاکەرەوەی چاوانە سوودی هەیە ئەگەر ڕۆژانە بەکاری بێنێ یاخود بە پێچوانەوە ئەکرێ ئەگەر زۆر بەکاری بێنێ زیانی هەبێ بۆی؟ خۆی قەترەی پاکەرەوەی چاو دەتوانین بڵێن بەگشتی دوو جۆرە، جۆرێکیان پریزێرڤەتیڤیتیایە، مادەیەکی پارێزەریتیایە وەکو بتڵەکانە، ئەم بتڵانە زۆربەی ئەو مادە پارێزەرانە تا مانگێک ئیشەکە کردەوە تا مانگێت، لە دوای مانگکە ئەم ستێریڵەتیەی نامێنێ، ینی مادەکە لەوانەیە میکرۆب بەکتریا شتانە بچنە ناویەوە. ئەوانەی تریش سنگڵ دۆزە بچووکەکانە هیچ مواد حافظەیەکی تیانە. بە سەبارەت بە پرسیارەکەی جەنابەت، ئەگەر هەموو کەس ئەتوانێت بەکاری بێنێ بەڵێ، بەڵام ئایا چارەسەرە بۆ هەموو حاڵەتێک نەخێر. تەنیا وەکو شێدارکەرەوەیەک ئەگەر ئەو کەسانی چاویان وشکە ئەتوانن سوودی لێ ببینن، باشترە پشکنین بکەن، باشترە بزانێک حاڵەتەکەی چییە و بۆ ماوەیەکی کەم بەکاری بێنی، یان بۆ نمونە کە ئەو پزیشکە فەحسێکاڵێ تۆ ئەتوانی بەکاری بێنی یا ئەتوانی بەردەوام بەکاری بێنی، ینی دائیمە خۆتان نەزانن ئەمە حاڵەتەکەی دەست نیشان بکرێ و ئەو کاتە چارەسەرەکان دیاری بکرێ، بەڵام وەکو ئەوەی کە ئایا هەموو کەسەوەی پزیشک ئەتوانێت فرمێسکی دەستکرد بەکار بێنێ، بەڵێ ئەتوانێت بەکاری بێنێ، بەتایبەت ئەگەر قەترەکە تەنیا فرمێسکی دەستکرد بێت، تەنیا شێدارکەرەوە بێ،
مادەی تریتیانە بێ وەلو هەرچەند هەرێکە لەم مادانە لەوانەیە هەندێک کەس حساسێتی پێ هەبێت لەوانەیە چاوی بەکاری بێنێ بڵێ ئەیکەمە چاوم سوورە بێتەوە خۆشبەختانە تاکی ئێمە هوشیارە لەوەی زۆر سیقەی نییە بەبێ دکتۆر بەکاری بێنێ یان جاریوە قەترێک بەکارێنێ مەگەر بە تەمەنەکان کە قەترێک بەکارێنێ ناوێرێ یان یەک جارتیەکە یان دوو جارتیەکەڵێ نەبا لە خۆمە بەکاری نێنم با سەردانی پزیشک بکەم ئەمە شتێکی باش زۆر باشە دکتۆر بەگشتی بابچینە سەر بابەتی ئاوی ڕەشی چاو ئەم نەخۆشیە چییە وەک ئەزانی کە لای خەڵکێکی زۆر پرسیارە چی ئەبێتە هۆی توشبوون ئەم بەم نەخۆشیە ئەو پرسیارە زۆر گرنگە و خەڵک زۆر جار لی تێکە چێ لەگەڵ ئاوی سپیە بێگومان ڕاست ئاوی سپی لەوانەیە باستان کردوێ لە بەرنامەکەی ترا لێڵبوونی عادەسەی چاوە و چاوەکە نابینێ و ئەوانە ئەی ئاوی ڕەشیە ئاوی ڕەش بریتە لە بەرزبوونەوەی فشاری ناو چاوەکە پستانی ناو چاوەکە بەرزە بێت و ئێمە ئاوێکمان هەیە بە تۆپی چاو دوو بەشە خڕە بەشی پێشەوەی ئاوێکی لێ دروستە بێ لە شوێنێکەوە دروستە بێ لە شوێنەکەی ترەوە دەرەدرێ چونکە وەکو سێرکولیشنێک و سوڕێکە لە کاتێکە ئەوەن چەند ئاو دروستە بێ ئەبێ ئەوەندە ئاوش بڕاتە دەرەوە بڕاتە دەرەوەی چاوەکە بەڵام لە هەندێک لەو کەسانەیە ئایا کێشەی زگماکیان هەیە یان کێشەی سترکچەریانە یان هەندێک دەرمانەیان هەندێک نەخۆشیە ئەمانە ئاوی چەند ئاو دروستە بێ زۆربەی ناچێتە دەرەوە واتە ئەمێنێتەوە ئاوەکە ئەمێنێتەوە ئاوەکە پەنگە خواتەوە ئەمێنێتەوە زۆر جار ئێمەی شوبهێنین بە مەخسەلێک چۆن مەسەلەن مەخسەلێک تەیە لەسەرەوە ئاوێکە درێگە لە خوارەوە بۆرێکە گیرا بێ سێرەکەی پەنگە خواتەوە ئەمە لەوانەیە با بڵێن بۆ بۆری فرمێسکیش بەکارێت ئاوەکەیتە دەرەوە بەڵام تۆ ئەتوانی بیشوبهێنی بە زەختی چاویش بەڵام تۆپێکە بۆ نمونەم تۆپە هەر هەوای تێکە هەر هەوای تێکە بەرزەبێت زەختێکی زۆر دروستەکە ئەم زەختەی لە ناو چاوەکە دەمارەکانە مرێنێ ینی تۆ بە زەختی ئاو ئەم ئاوەی کە دروستە بێ و دەرناچێتە دەرەوە بەرەبەرە زەختی چاوەکە بەرزەکاتەوە و دەماری چاوکچە بۆ مێشکەم دەمارانە 1 ملیۆن دەمارە خانن لە ناو چەندێکە لە ناو 1 میلیمەتر و نیو سانتیم یعنی 1 میلیمەتر و نیوە قوتڕەکەی کە زۆر وردە ئەمانە بەرەبەرە ئەیکوژێت وهی وهەیە هیچ هەستی پێ ناکە ینی هەستی پێ ناکە سێرەکەی گەشەی کردو چونکە لەوانەیە ئەوەنە لەسەر خۆیە ئازاری نەبێت باش دکتۆر ئەکرێ بڵین مەترسی پشتگوێ خستنی حاڵەتەکەی ئاوی ڕەش ببێتە هۆی لە دەزانی بینایی بۆ کەسەکە بەدڵنیاییەوە ئەی چارەسەری چێ دکتۆر یەکێ لە نیشانەکان یەکێ لە پێناسەکانی ئەڵێن دزی بینین ینی ئەمە یایکێ لە پێناسەکانی ئەوەیە کە ئەڵێ یعنی بەدڵنیای بێتە هۆی کوێربوون چارەسەری زەحمەتە بەڵام ئەتوانی خۆتی لێ بپارێزی باشە ئەوانەی ئاوی ڕەش چەند زووتر دەستنیشان بکرێ ئەو کەسانەی لە خێزانەکانیان ئاوی ڕەش و زەختی چاویان هەیە یا ئەو کەسانەی معڕەزن بۆ یان هەموو کەسێکی ئاسایی ناو بەناو فەحسی چاو بکە باشە بەپی تەمەنەکان خۆی جەدوەلی دیاریکراو هەیە تۆ بۆ نمونە لەو تەمەنایە بێت چەند ساڵ جارێک سەردانی ئەوە بکەی یان ئەگەر کێشەیەک تیانە چ لای دکتۆرەکە ئەڵێ چەند جارە سەردان بکەی پرسیاری چارەسەرەکەت کردوانە بوو بەڵێ ئێمە وتمان یەکەم دەست نیشانکردن بۆی بزانی کەی دروست بووە زەختەکەی عادەتەنە بێ و زەختە دابەزێنی ئەگەر زەختی چاوەکەمان دابەزاند ئەو کاتە لەوانەیە بگەینە سەلامەتی یانی لەوانەیە نەتوانین چارەسەری بکەین بەردەوام ئاو دروستە بێ و دەرناچێ یانە بێ هەندێک دەرمانمان هەیە هەندێک دڵۆپەمان هەیە کە دڵۆپەی چاوەکەی بەکارێنی بەردەوام نایڵێ زەختی چاوەکەی بەرز بێت ئەگەر بەم دڵۆپانە چارەسەر نەبوو ئەمیش چەند جۆرێکە هیوا هەیە بە یەک دڵۆپە چارەسەرە بێ هیوا هەیە بێت دوان بێ هیوای بەسییان بێ ئەو دەرمانانش دیاریکراون ینی زۆر دەرمانمان نییە بۆ زەختی چاو هیوا هەیە هەرچی قەتری زەختی چاو هەیە بۆی بەکارێنی هەر زەختی بەرزە ئەوە بێ یان لەیزەری بۆ بکەی یان شتەرگەری بۆ بکەی دکتۆر باسی ئەوەت کرد کە ئەو کەسانی لە مەترسیان ئەبێ زیاتر ئاگیان لە خۆیان بێجا شوێن بەگشتیەوانی کە مەترسی توشبوونیان بە حاڵەتەکە هەیە ئەوانەی کە گۆشەی چاویان تەسکە و هەروەها دەرکەوتووە لە بۆ نمونە مەسەلەن ئەوانەی کە جگەرەکێشن کە زەختیان هەیە کە شەکریان هەیە کە مەی ئەخوانەوە ئەمانە زۆرتر معڕەزن وەکوتمان خێزان لە هەندێک کەس لە خێزانەکانیان هەیە واتە بە بۆ ماوەی ئەکرێ بەڵێ ئەوانەی کە لە ینی تاکێکی کەسی دەرەجەیەکیان زەختی هەیە و تەمەنیان گەشتۆتە سەر و 40 ساڵ ئەبێ هەموو ساڵە فەحسکەن ئەگەر هیچ کێشیان نەبێت
يعني بێ ساڵی جارێ فحسکە دایکی یان باوکی یانەوانە طبعاً جۆرمان زۆرە بۆ زەختی چاو یان با بڵێن ئاوی ڕەش وەکوتمان هەیە گۆشەکەی تەسکە و هەیە گۆشەی کراوەیە بەس هۆکارەکەی نازانرێ ئەمەی کە باسێکم خێزانیە هەیە هی هەندێک دەرمانە یا هەیە هەندێک هەوکردنی چاو بۆ نمونە یەکی عادەسەکەی جوڵاوە یان هەوکردنێک هەیە لە ناوچایە بۆیە یعنی ئەمانە پێڵن سێکندەری ینی سونایی کاتە پرایمەریمان هەیە کە هەر چاوەکەوا دروست بوو کە زەختەکەی بەو شێوەیە خۆی بەرز بێتەوە یانەوانی کە گۆشەیان تەسکە ئێمە لەیزەریان بۆکەین بۆەوەی توش نەبن دکتۆرە کرێ هەموو کێشەکانی چاویاخ با بڵین زۆربەی کێشەکانی چاو پەیوەندی بە خودی چاو خۆیەوە هەبێ ئەکرێ بۆ نمونە کێشەیەکی دەماریمان هەبێ یا وەکو خۆشت ئاماژە پێەیە ئەو کەسانی کە توژون بە نەخۆشی شەکرە و بەرزەفشاری خوێن ئەمانەش ئەکرێ کاریگەری بکەنە سەر چاو بەدڵنیایەوە بەڵێ زۆر ینی یەکێک لە ئێستا من حەزەکەم لێرە باسیەوە کەم ئەسە هۆکارە سەرەکیەکانی نابینایی چیە لە دنیا ینی مرۆڤایەتی بەچیەوە ئەناڵێنێت چ شتێک زۆر خەتەرەکە بینایی لە دەستبەی یانی لە هەموو جیهانە ئاوی سپی لە هەمووی زیاترە بە تایبەتی لەکوێ لەو وڵاتە هەژارانەی کە ئەها مەسەرەن درەنگ چارەسەریەکە ناتوان چارەسەریکەن خۆشبەختانە ئاوی سپی بە نەشتەرگەری نەتیجەی زۆر باشە ئەگەر زۆر دوانەخرێ دووەمیان ئاوی ڕەشە ئەم ئاوی ڕەشا بێ زوو پێی بزانین ئەگەر درەنگ پێی بزانین دەمارەکەی چست کردووە یەکێکتر لەو خاڵەتانە بە شەکرەیە ینی ئێمە ئێستا لە کوردستانی خۆمانە زۆر ئەناڵێنین بەدەست ئەو کەسانی شەکریان هەیە و هوشیاری تەندروستیان نییە لەسەرەوەی کە بۆ نمونە ئازاری نییە ناتوانێت پارێزکە نەخۆشەکەی زیاکە ئاوسان لە شەبەکەی چاوی دروستە بێ و کۆستێکی زۆر لەسەر تەندروستی لەسەر دەستگا تەندروستیەکان لەسەر نەخۆش لەسەر بۆ نمونە هیوا هەیە چاوی پێویستی لەوانێت تا ئێستا 40 دەرزی لێدابێ کە چێرە ئاوسانی هەیە بۆ ئەمە لە ئەوڵ لە سەرەتای شەکرەکەەوە شەکرەی خۆی کۆنتترۆل نەکردو یان یەکێ لە هۆکارە سەرەکیەکان لە دنیای نابینایی ئەوەیە کە شەکرێ لەبەرەوە بەڵێ شەکرە تەسیرەکە بۆ زەخت تەسیرەکە ئەمانە ئەگەر کۆنتترۆل نەکرێن سەبارەت بە پرسیارەکەت ئایا هۆکاری تریش هەیە بەڵێ ئێمە هۆکاری بۆ ماوەیمان هەیە بۆ نەخۆشەکانی چاو هۆکاری پێڵەن بۆ نمونە دیسترۆفیسیانی ئینتەرنەڵە هەندێک هۆکار هەیە پەیوەندی بە کرۆمۆسۆمەکەەوە هەیە بۆ نمونە ئەوانەی نەخۆشی داونیان هەیە داون سندرۆم لای خۆمان پێڵەن مەنگۆلیزمیان سێ کرۆمۆسۆمیەکانی تریش جۆرەکانی تریش ئەمانە زۆرتر لەوانی تووشی ئاوی سپی ببن یان تووشی لە جێچوونی عادەسە ببن بەگشتی ڕووپۆشی چاو ینی ڕەشێنە و سپێنەی چاو ئەهاوەکو ئیلتیهاب و هەوکردنەکەی باستان کرد ئەمانە نەخۆشیەکانی زیاتر هۆکاری دەرەوەن ینی ئەکسپۆژەرە ینی هۆکار یانی نەخۆشیە باوەکانیان زیاترە و هۆکارانەی دەرەوەن ینی بۆ نمونە زۆر بەرکەوتنی تیشک زۆر چاو نەپاراستن تیشکی خۆر و تەپ و تۆز و ئەو شتانە زۆر دەوری هەیە بۆیە خۆپاراستن شتێکی گرنگە بەڵام لە هەمان کاتە هەندێک هۆکار هەیە و کوتمان لەوانەیە لە گەورەشا دروستە بێ بەس ئەساسەکەی چییە؟ پێکهاتەی چاوەکەی زۆر باشە دکتۆر یەکێک لەو پرسیارانی کە زۆر لای خەڵک باوە بۆ کەسانەیە کە لەیزەرەکەن ئەڵێن ئاخۆ ئەگەر کەسێک لەیزەر بکات بۆ چارەسەری چاوکزی و ئەو بابەتانە ئەکرێت پاش تێپەڕبوونی چەند ساڵێک چاوی وەکو خۆی لێبێتەوە بگەڕێتەوە حاڵەتی پێشووی زۆر دەگمن بەڵێ ئەکرێ بە تایبەتی ئەگەر پشکنینی باشی بۆ نەکرابێ یان بۆ نمونە چاوەکە جێگیر نەبوو بێ یعنی ئەو کەسانەی تەبان لەیزەری چاوکزی مەبەستە چەند جۆرێکی تری لەیزەریشمان هەیە بۆ تۆڕی چاوە بۆ پاکردنەوەی عادەسەوانەیە ئەو لەیزەری ئیگزایمەر لەیزەرە کە پیارکی و لەیزیک وانەیە ئەمانە ئێمە یعنی زۆر پشکنین بۆ نەخۆشەکەکەین کە دڵنیا بین ئەم چاوە ناگەڕێتەوە و باشە بێ و بەگشتی ئەتوانین بڵێن ڕێژەی سەرکەوتنی سەر و 95 باشە بەڵام ئەکرێ هەندێک کەس ورە بۆ نمونە چاوەکە هێشتا جێگیر نەبووە پەلەیەتی 17 ساڵە 18 ساڵە ئەوێ زوو لەیزەر بکە یعنی باشتر وایە ساڵ و نیوەک 2 ساڵ جێگیر بێ و من ئەوانەی کە خوار 25 ساڵ بن تۆزێک زیاتریش لەیزەرەکان بۆ کەم چونکە ها حسابیەوەکەی چەند ساڵە لەوانەیە تۆزێکی تریش دابدۆزێ
بڵێ دکتۆر بۆ هەموو جۆرەکانی چاوکزی ئەم لێزەرە چارەسەرە هەموو کەسێ ئەتوانێت ئەنجامی بە زۆربەی زۆری ئەوانەی کە چاویان کزە طبعاان بالموناسبە چاوکزی یەکێکە لە هەرە کێشەکانی سەردەم یا کێشەکانی چاو بڵ یان کوردبینیە یان دووربینی یان ئەستیگماتیزمە ئەمانە یان بە چاویلکە چارەسەرە بن هەیە ئاڵێ من عینەکەم هەیە هیچ مشکلەم نییەوانە زۆر باشە یان نتوانێت عادەسە بەکاربێنێت تۆزە لە زۆر جە و باش. وڵاتی خۆمانە زۆر باش نییە زۆربەی زۆری ئەتوانێت لەیزەر بکە ئیلا ئەگەر گلێنەی چاوی تەنک بێ یان کزیەکەی زۆر بێ ئەوانەی کە ئاوهانین لەیزەر بۆیان ناوێ ئەتوانین بە عادەسە چارەسەریان زۆر باشە دکتۆر بەختیار قادرجاف سپۆڕی نەخۆشیەکان و نەشتەرگەری چاو زۆر سپاس کەمیان بووی لە لامان بەرنامەکەمانە دەستان خۆش بێ زۆر سپاس سپاس بۆم بۆ دەستان خۆشحاڵ بین سپاس بۆ بەگشتی کەناڵەکەت. بەرنمەکەی ئەمڕۆمان بەرەو کۆتایە ڕۆ هیوادارین سوودتان لێوەرگرت بێت تا بەرنمەیەکی تر خواتان لەگەڵ هەر شاد و بەختەوەر من ئەزیزانم خواتان لەگەڵ بێ